سوپاسدانەکەم تا ئێستا بارودۆخەکان بەهۆی پابەندی خەڵک و ئەرکی کەرتی تەندروستی و هەموو ئەو فەرمانگە و هێزانی کە هەماهەنگی ئەو پرۆسەیەن تا ئێستا توانین بڵین لەژێر کۆنتترۆڵە بەو معنایی مەترسیەکە تێنەپەڕیوە. ئێمە لە کۆتایی دۆخەکەیین، بەڵام پێویستی بە خۆپارێزی و خۆڕاگری و پابەندی زیاتر هەیە. ئەوەی بەرهەم هاتووە ئەو ئەنجام و سەرکەوتنە باشانی بەدەزاتون ئەنجامی خۆڕاگری و پابەندی و خۆپارێزی هاوڵاتیانی پارێزگای سلێمانیە. بۆیە داوایان لە یەکەم بۆ ئەوی ئەم پرۆسەیە زوو تێپەڕێ و ئەم مەترسیانە زوو تێپەڕێن و هیچ بەرکەوتوویەکی ترمان نەبێ و هەڵگرێکی تریان ڤایرۆسەمان نەبێ، پابەندی تەواوی ڕێنمایی و ڕێکارە تەندروستی و کارژێڕی و ئارامیەکان بن. جوڵەی هاتوچۆ پابەندە بە دوو ئاماژەوە. یەکێکیان دڵنیابوونی ئێمە و دەستگا تەندروستیەکانە لەوەی هاوڵاتیان بەرنامەی خۆپارێزی و تاکپارێزی پەیڕەوەکەن، واتە لە ماڵەوە بن یا لە دەرەوە بن خۆیانە بن بە تاک بە تاکیان، ئەرکیان پاراستی تاکی خۆیانە بێ بۆی هەموو کۆمەلگا و مرۆڤایەتی پارێزن، ئەبن بە پزیشکی خۆیان، ئەبن بە ئاسایشی پاراستنی ئارامی خۆیان، ئەبن بە پێشبەرگەی پاراستنی کیانی خۆیان. ئەوە دەرفەتی ئەوەمانایەتێ بە هەنگاو بە هەنگاو ژیان ئاسایی بکەینەوە. کەی دڵنیا بووین هاوڵاتیان هەموو پابەندن. پابەندبوونەکە ئەوەیە کە یێتە دەرەوە ئەبێ لە کاتی پێویستا بێ بە ئەرک بێت، بۆ دروستکردنی قەرەباڵخی نێت، بەریەکەوتنی نەبێ، تێکەڵاوبوونی نەبێ، دەستکێشی لە دەستا بێ، دەمامکی بەدەمەوە بێ، بتوانێت خۆ پاک و تەمیزی ڕابگرێ و بۆ شوێنێک بچێکە ئیشی هەیە و لە کاتی پێویستا بگەڕێتەوە و لە وەکو وتم هیچ قەرەباڵخیەک دروست نەکا. کەی دڵنیا بووینەوە ئەم پرۆسەیە ئەچێتە پێشەوە، ئەمە هەنگاوێکی و ئاماژەیەکی گرنگە. دوو هەمیان ئاماژە تەندروستیەکانن کە ئەوەش بەڕاستی ئێمە ئاوەستینە سەر ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لە سلێمانی دو ئاماژە و راپۆرتەکانی چین. حاڵەتەکان چۆنن؟ چەند لەژێر کۆنتترۆڵان بۆ ئەوی بە لێکدانی ئەم دوو ئاماژەیە بێکەوە بتوانین پێ بە پێ ژیان ئاسایی بکەینەوە. تا ئێستا بە محەددی دیاری نەکراوە، چونکەوە بڕیارێکە بێ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ بیان، چونکە دەستپێکردنەوەی دەوامی دام و دەستگاکان و پرۆسەی خوێندن و زانکۆکان پەیوەندی ڕاستەوە خۆی بە وەزارەتە پەیوەندیدارەکانیانەوەیە، بەڵام ئەوانیش هەمویان بەدیار ئەم دوو ئاماژەیە وەستاون و بەدیارەوە ئاماژانی وەزارەتی تەندروستیەوە وەستاون کە دوجار چ داخوازێکی لە حکوومەت دەبێت.